ئێمە ئیماندار لە هەموو کەس ئەولاترین بەوەی کە محەبەتی وڵات و نیشتیمانی خۆمان بە جوانی هەبێ. محەبەتی ئێمە حوبی صادقانەیە، حوبی درۆ نییە لەبەر مەصالح وڵاتمان خۆش بێ و بەبێ مەسلحەت نەمانەوێ. نا، ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم بە مەبادئ ئیشەکە و پەیامی هەیە بۆ هەموو شتێک پەیامی هەیە. خۆشەویستی نیشتیمانی خۆشەویستێکی فیطریە لە ئینسانە. حدیثێکی دروستکراو هەیە زۆر کات ئەوترێ حب الوطنی من الإيمان، فەرمایشتی پێغەمبەریان نییە صلی الله عليه و آله وسلم، وەکو لە کتێبەکانی حەدیثە ئیشارە و ئاماژەی پێدراوە، مەوضوع و دروستکراوە. نا، ئێمە ناڵێن حب الوطنی من الإيمان، ئەڵێن حب الوطنی من الفطرة، بەشێکە لە فطرەتی ئینسانیەت. چۆن کوڕەکەی خۆتت خۆشەوێ، چۆن دایک و باوکت خۆشەوێ، ئاوا زێدی خۆتت خۆشەوێ. هەموو ئینسانێک لە زێدی خۆیە خوا جل جلاله زۆرێک لە نعمەتەکانی پێ عەتا کرد و پێ بەخشیوە کە سوودی هەیە بۆی، ئیسفادەی هەیە بۆی. حتا ئیمامی بێضاوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە فەرمایشتی پیرۆز و مبارەکی بسم الله تربة أرضنا بريقة بعضنا يشفى سقيمنا بإذن ربنا، کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک زامێکی پێوە بوو، پەنجەی خۆی بە تفی مبارەکی خۆی تەڕ کرد و کردی بەناو گەڵا و خسێ سەری فەرمووی بەناوی خوا تربة أرضنا، خاک و خۆڵی زەوی ئێمە شیفایە بۆ نەخۆشەکەم. تەسەوور کە ئیمامی بێضاوی ئەفەرمێ هەر کەسێک تووشی دەرد و ئازارێک هات ئەگەر بچێتەوە زێدی خۆی ممکنە خوای گەورە شیفای بدە. شیفا ممکنە ئینسان لە زێدی خۆیان وەرگرێ، لە نیشتیمانی خۆیان وەرگرێ. خاکی نیشتیمانی خۆت حتا ئەفەرمێ ئەو کەسێک کە سەفەری کرد بە هەندێک لە خاکی وڵاتی خۆی و نیشتیمانی خۆی پێبێ، ئەگەر وەکو خۆمان ڵێن دوعا و کەوت یا وەزعی تێکچوو، طەبیعەتی تێکچوو بۆنی خاکەکە کە ئەو طەبیعەت تێکچوونەی نامێنێ، ئەوەندە کاریگەریە. کەسێک خەوی لێ تێکچوو نەیتوانی بخەوێ، جاری ئینسان خەوی لێ ئەزڕێ. بێضاوی ئەفەرمێ بۆنی خاکی خۆی کایە لە ژێر سەری خۆیان دابنێ، خەوێکی ئیسراحەت و ئارام ئەکە. شریعەتی ئیسلامی زۆر ئەم لایەنەی گرنگ پێداوە. بۆیە خۆشەویستی نیشتیمان بەشێکە لە فیطرەتی ئێمە و کاری لەسەرەکەین و ئیشی لەسەرەکەین. ئەم بابەتانێک کە باسیەکەین ڕەبتی بە سیاسەتەوە نییە. ئەمڕۆ مەسەلەن وڵاتێک هێرش کاتە سەر وڵاتی ئێمە هەمومان هاوارمان لە ئاسێ و بەیانیشەوەمان دەست پێ بکەین، دەستکەین بە خراپەکاری فەساد لەسەر وڵاتی خۆمانە. بەستی موسڵمان نیشتیمانی خۆی خۆشەوێ، حەز ئەکات لە هەموو سوچێکی نیشتیمانە سوژدەیە بەرێ، سوپاسی ڕەب العالەمین کە لە هەموو سوچێکە ذیکرێ بخوێنێ، تاعەتێ بکە. ئێمە ئیماندار ئەمانەیە وڵات و نیشتیمانمان جوانترین وڵاتی سەرزەوی بێ لە ڕووی معماریەت و جوانی و هەندەسەوە، لە ڕووی عەبدایەتی و تاعەت و جوانیەوە. ئەمە کارێکی ئێمەیە. بە درێژای ئەم 100 ساڵەی کۆتایی ئومەتی ئیسلامی و دوای نەمانی خلافەتی ئیسلامی، عالەمی ئیسلامی بەرەو ئاقارێکی زۆر خراپ ڕۆشتووە. پارچە پارچە کراوین، هەر کەسەمان ئەم پارچەی بەلاوە زۆر گرنگە و ئەم پارچەیە بووەتە مایی کەسابەت بۆ زۆر ئەحزاب و دووەل و وڵاتانی گەورە گەورە و زلهێز. ئەم پارچە پارچەیە وهای کردووە کە عالەمی ئیسلامی خاوەنی دەوڵەمەندترین شوێنە لەسەر زەویە، کەچی فەقیرترین کەسە لەسەر زەویە. بەهێزترین کانیا و کانزاوی سەرزەوی هەمووی خوا لە لای تۆ دروستی کردووە، بەڵام هەمووی کافر و بێدین ئیسفادەی لێ ئەکات و ئیسفادەی لێ ناکات. جیهانی ئیسلامی بە داگیرکراوی بە پارچە پارچە کراوی لەم 100 ساڵەی کۆتاییە هەرچی وترا بە ناوی وەتەن و نیشتیمانە و هەمووی ئینسان شەرمەزاری ئەیگرێ کاتێک کە باسی ئەکە. هەستەکە کە جیهانی ئیسلامی خۆشەویستەکەی خۆی خەریکە لە دەست ئەدا. بۆیە ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم زێدی خۆمان لە هەموو کە زیاتر خۆشە. ئەفەرمون عولەما سێ زێد هەیە بۆ ئینسان، سێ شوێن هەیە و سێ جێگە هەیە. یەکێکیان مێژوو ژیان و لەدایکبوونی لەوێ بووە، یەکێکیان لەوێ نیشتەجێ بووە، یەکێکیان عەقیدە ئەیبەستێتەوە بۆ شوێنەوە. وی جاری وایە شوێنێکی دوور لە ئومەتی ئیسلامی لە شاری خۆت ئازار ئەچێژێ، بەڵام لەبەرەوەی ئیمانداری ئەهلی عەقیدەی تۆن و دارولئیسلام بۆ ڕۆژێک لە ڕۆژان تۆ زۆر بە زەحمەت لێرەوە ئازار بە دڵت ئەگات، چونکە ئەزانی زوڵمی لێ ئەکرێ، مەزلوومن. ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەبێ پەیامەکانی خۆمان، فکری خۆمان ڕێککەینەوە، نابێ کافر و بێدین حبی وەتەن و نیشتیمان بەسەر ئێمە بفرۆشێتەوە. ئێمە لە هەموو کەس ئەولاترین بەوەی کە ئەم نیشتیمانی خۆمان خۆش بێ